دەچینە لای دکتۆر لوئەی جاڤ لە فەڕەنسا. دکتۆر سەرەتا زۆر سپاس بۆ ئامادەبوون لەگەڵ ئەو زانیاریانەی بڵاو بوونەتەوە. ئایا هەتا ئێستا هیچ شتێک وتراوە لەسەر ئەگەر و نەگەری پەیوەندی هێرشبەرەکە بە ڕێکخراوی دەوڵەتی ئیسلامیەوە؟ ئەم کاتتان باش، سوپاس بۆ میوانداریتان. ئەوەی ڕاستی بێ فەرقێکی با بڵێن جیاوازی نێوان ئەم جۆرە کردەوە تیرۆریستانە و لەگەڵ کردەوە تیرۆریستەکانی ساڵانی پێشوو ئەوەیە کە زۆر دیسەنتراڵایزیشن لەم جۆرە هێرشانە با بڵێن بەدی دەکەین و ئەم جۆرە لامەرکەزیەتە وای کردووە کە هەر کەسێک لە لایەن خۆیەوە بەبێ ئەوەی کە بگەڕێتەوە بۆ بڕیارێکی سنترال کە لەلایەن داعشەوە دەرابێ یاخود لەلایەن گروپێکی تیرۆریستی تر لە خۆیەوە ئەنجامی دەدات. بۆیە زانیاریەکان ئەوان کە هەمان ئەو پرۆفایلی ئەو کەسەی کە ئەنجامەکەی کردووە زۆر لە ئەو پرۆفایلانەی کە تیرۆریستە ئەو تیرۆریستانی کە پێشوو ئەنجامی هێرشی تیرۆریستیان داوە هەمان پرۆفایلە واتە ناوی هەیە لە لای پۆلیس واتە کۆنەتیزە و کۆنە با بڵێن کۆنە زهنی هەیە با بڵێن مەلەفی هەیە لە پۆلیس و ناسراوە، بەڵام ناسراو نییە لەو لایەنەی کە پێشتر لەگەڵ تیرۆریستانە پەیوەندی هەبێ. ئەگەر یارمەتیم بێ دکتۆر من لێرەدا پرسیارێکم هەیە دوو پرسیارە با بڵێم بە یەکەوە. ئەگەر بێت و ئەم هێرشە پەیوەندی بە دەوڵەتی ئیسلامیەوە هەبێ یان نەیبێت جیاوازیەکە لە چیدا دەبێت بۆ فەڕەنسیەکان؟ پرسیاری دووەمیشیانم ئەوەیە ئایا ئەمە گۆڕانێکە لە استراتیژیەتی کارکردنی ڕێکخراوە تێرۆریستیەکانی وەک دەوڵەتی ئیسلامی؟ ئەوەی ڕاستی بێ شەقی یەکەمی پرسیارەکەت ئەوەیە کە ئایا چه فەرقێکیە بۆ فەڕەنسیەکان بە تەسەووری فەرقێکی ئەو تۆی نابێت بۆ ئەوان 84 با بڵێن قوربانیان هەیە بە 50 زیاد لە 50 کەس بریندارن کە برینداری سەختن بۆ ئەوان ئەنجامەکە هێرشەکە تیرۆریستیە ئیتر ئایا داعش ببێ ئایا هەر گروپێکی تر ببێ بۆ ئەوان ئەنجامەکە یەک ئەنجامە. ئێستا پرسیاری دووەم جەنابەتەوە بوو کە ئایا داعش با بڵێن استراتیژێتی گۆڕیوە یان نا؟ استراتیژێتی گۆڕیوە هەمان استراتیژێتی ڕابردووە، ئەویش وەکو وتم ئەنجامدانی هێرشی نەوعی بە خەڵکێکی کەم و بە کارێکی لۆجستیکی زۆر کەم. ئەوەی ڕاستی بێت کە ئێمە ملاحەزەی ئەکەین لەم کارە ئەوەیە کە کابرا خۆی ئامادە نەکردووە بە کلاشنکۆف، واتە یەک حاڵەتی یەکەم ئەوەیە کە دەمانچەی پێ بۆ کلاشنکۆفی پێ نەبووە. ئەمەش ئەوە ئەگەێنێ کە یان خۆشی کابراایە کە لەو بوارە با بڵێن پێشتر با بڵێن فایلی مەلەفی هەیە واتە دەستی نەکەوتووە یا کاتی نەبووە بۆ ئەوەی کە دەستی بکەوێ یان نەیویست واتە بەتەما بووە کە ئیشەکە بکات و ڕابکە پێویستی بۆ نەبووە کە کلاشنکۆفی پێ بێ مقاومە بکەواتە ئەم کارە تیرۆریستە و ئەگەر هات مقارنەی پێنەمە یەکەمین جارە بەم شێوە بکرێ و نزیکە لەو شێوازی ئەو کارانەی کە هەندێک لە فلستینیەکان لە ئیسرائیل دەیکەن واتە تەقینەوە نییە سیارە بەکار ئەهێنێ بۆ کوشتنی خەڵک. تێرۆریستان هەموو میتۆدێ بەکارهێنن بۆ لە ناوبردنی خەڵک. زۆر بە کورتی پێم بڵێ درێژکردنەوەی باری نائاسایی وەکو سەرۆکی فەڕەنسا ڕایگەیان ئەمە چ جۆرە کاردانەوەیکی لە لای گەلی فەڕەنسا هەبوو؟ زۆر بە کورتی تکایە دکتۆر؟ زۆر بە کورتی ئەوەیە کە دوێنێ شەو لە کۆنفرانس پرێسی ڕۆژی نیشتیمانی سەرۆکی فەڕەنسا بەیانی کرد کە 26 مانگی داهاتوو ئەم مانگە با بڵێن 26 مانگە کۆتایی باری نائاسایی درێژکردنەوەی معنای ئەوەیە کە تا ئێستا وتی بەڵام کە کۆتایی پێدێنین یاسای تازەی ئەنتی تیرۆریست با بڵێن بەرهەمەهێنی لە پەرلەمان بەڵام کە نەبوو مەجبور بوون کە درێژەی ئەمە درێژ بکاتەوە. دکتۆر زۆر سپاس دەکەم بۆ بەشداریت. زۆر سپاس بۆ ئێوە. زۆر سپاس.